لەسەر دیواری قەڵای دێرینی هەولێر هونەرمەندێکی شێوەکار بەناوی ئازاد تەنیا وێنەکانی هەڵواسیون و وەک خۆی دەڵێ 28 ساڵە کاری وێنەکێشان دەکات. ئەم هونەرمەندە سەرنجی خەڵکێکی زۆری ناوخۆیی و میوانە بیانیەکانی بەلای وێنەکانیدا ڕاکێشاوە کە بەدەست ڕنگ و کێشانی بۆ دەکات. کاری وێنەکێشانەکەشم خۆرش چییە؟ لای شوێنێک فێر نەبووم و تا دەژمرم ئەو کاری هەر دەکەم، یعنی کاری وێنەکێشان. وەجوان سروشتی وڵاتەکەم وای کرد من ببمە هونەرمەندێکی شێوەکار. ئەندازیارێک کە لە وڵاتی میسرەوە هاتووە دەڵێ وێنەکانی ئەم هونەرمەندە سەرنجی زۆری ڕاکێشام، بۆیە دەمەوێت وێنەیەکم هەبێت و بیبەمەوە بۆ وڵاتی میسر تاوەکو یادگاری بمێنێتەوە. أنا راجع مصر تاني فحبيت آخد حاجات ذكرى لصحابي من دەگەڕێمەوە بۆ مصر و حەز دەکەم و یادگاری بۆ هاوڕێکانم وێنەکانی کاک ئازاد لەگەڵ خۆم بەرمەوە. وێنەکانی منی زۆر سەرسام کردووە. کاک ئازاد هونەرمەندێکی زۆر بەتوانایە، هەر جارێک وێنەکانی دەبینم دەوەستم و تەماشایان دەکەم. دەمەوێت ئەم وێنانە لەگەڵ خۆم بەرمەوە بۆ مصر وەک یادگاریەک و هەروەها بۆ هێشتنەوەی شاری هەولێر وەک یادەوەریەک لە هزرمدا. هونەرمەندێکی هاوڕێی هونەرمەندی شێوەکار ئازاد تەنیا دەڵێ لەژێر قەڵات دانیشتووە ئەم وێنە سادانە دەکێشێت، بەڵام لەلایەن حکوومەتەوە ئەهتیمامی پێنادرێت لە کاتێکدا بۆ پێشخستن و ناوبانگی وڵاتەکەی ئەم کارە دەکات. بەڵام بەداخەوە حکوومەتەکەیمە ئاوڕێکی لە هونەرمەندەکانمان ناداتەوە وەکو ئەو هونەرمەندەکە جێگایەکی بۆ دابین بکاتن لە وڵاتانی ئەوروپا هەموو جێگایان هەیە کە ئەو کاتی باران دەبێتن یا خۆت شتێک دەبێتن ڕێگایەکەی بۆ خۆش ناکەن کە ئیجتمامی پێ بدەن دەوەبی ئەو خەڵکانی کە لە دەرەوە دێن شانازی پێوە بکەن. وێنەکێش ئازاد تەنیا دەڵێ حکوومەت فەراموشی کردوم و خۆم بە مەخدوور دەزانم و چەند جارێکیش پۆلیسی شارەوانی هاتوون و کەلوپەلەکانی لێبردوم. یعنی لە دەروی وڵاتی ئیتیمام زۆر پێدراوە کەچی یعنی لە وڵاتی خۆم یعنی حساب کە دەنێ یا لە بڕۆ دەرێ، یعنی چەندجار ڕۆژانە سورتەی بەلەدیە ئەوشتانە دێن، یعنی ئەشیاکانم پێ هەردەگرن، چەندجار ئەشیاکانیان لێبردیمە، یعنی بەڕاستی ئەمن ڕسامێکم لەبەر بەفر و باران لەبەر هەتاو ئیش دەکەم. جێی ئاماژە بۆکردنە ئەم شوێنەی کە هونەرمەندی شێوەکار ئازاد تەنیا وێنەکانی لێ هەڵواسیون و کاری تێدا دەکات مۆڵکی گشتیە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.